بەڵێ بینەران ئازیز، وەک لەم راپۆرتەدا بینیمان پانتایی ڕوبەڕووبوونەوەی ئێران و ئەمریکا چیتر تەنیا لەسەر پرسی ئەتۆمی نییە. ئیستاتەنگەی هۆرمۆز و ئاسایشی کەشتیوانی نێودەوڵەتی بووەتە یەکێک لە تەوەرە سەرەکیەکانی ئەم قەیرانە و هەر ئەمەش ڕاهەندە ناوچەی و جیهانیەکانی ئەم گرژیەی فراوانتر کردووە بۆ ئەوەی بزانین ئەم پێشهاتانە چی کاریگەریەکیان لەسەر داهاتووی پەیوەندیەکانی نێوان تاران و واشنگتۆن هەیە و هەروەها ئایا ناوچەکە پێی خستووەتە قۆناغێکی نوێی ڕوبەڕووبوونەوە یان نا؟ لەگەڵ مەیسەم مرادی شارەزای پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە دانیمارکەوە قسە دەکەین. کاک مەیسەمەوە کاتت باش. ئەگەر ئەم پێشهاتانە بخەینە پاڵ یەکتری لە هێرش بۆ سەر کەشتیەکان لە تەنگەی هۆرمز و هێرشە بەربڵاوەکانی ئەمریکا تا وەڵامدانەوەی ئێران و هەڵوێستەکانی ئەم دایەی دانەڵد ترامپیش، ئایا دەتوانین بڵێن سروشتی ململانەکان گۆڕاوە؟ سڵاو ڕێز بۆ بەڕێستان بەفراوخانم کاتەوە و کاتێکتان باش. دەزانی بابەتەکە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ کاتێک کە ئاگربەستیان کرد و واژۆی لێکتێگەیشتنەکە لە نێوان ئەمریکا و ئێراندا کرا. کۆی سەرەکی ئەو لێکتێگەیشتنە کە واژۆ کرا لەسەر گەروی هۆرمۆز بوو، ئەوەی کە لەسەر هێڵی باشووری ئێران بوو ئێستا کە شەڕوبەریە کەوتنەکانیان هێرشەکانی ئەمریکا زیاتر لەو بەرەیە دەڕواتە پێشەوە. ئەمریکا دەیزانی کە گەیشت بۆ درەنجامەی کە ئەو مەترسیانەی کە ئێران دروستی دەکات بۆ کەشتیەکان لە گەروی هۆرمۆز و بەتایبەت بە سنوورە ئاویەکانی ئێراندا کە تێدەپەڕن خەسارێکی زۆری ئابووری هەیە، بەتایبەت لە خودی ئەمریکا نرخی سوتەمەنی بەرز کردەوە، لێرە لە ئەوروپا نرخی سوتەمەنی بەرز کردەوە و ئەمە لەلایەن وڵاتانی ڕۆژاواییەوە قبوڵکراو نەبوو. بۆیە دۆناڵد ترامپ لەبەر ئەوەی کە کێشە و گرفتی ناوخۆیی بۆ دروست نەبێ هاوکات لەگەڵەوەدا کە ئەو هەڵبژاردننی میتێرمەکە لە ئەمریکادا هەیە لە مانگی نۆڤامبەردا پێویستی بە ئەوە هەبوو کە بە جۆرێک لێک تێگەیشتنێک دروست بکە لەگەڵ ئێراندا بۆ ئەوەی کە هۆرمۆز بکرێتەوە. ئێرانیەکان بەڵێنیاندا بوو واژۆی ئەویانە کردووە کە مەترسی دروست نەکەن لەو ماوەیەدا کە گفتوگە و دانوستانەکان هەیە کە ماوەی 6 ڕۆژ هەیە. بەڵام وەک چۆن کە دۆناڵد ترامپ خۆی وتی کە ئێرانیەکان داوایان کردووە بۆ ناشتنی تەرمی عەلی خامنەیی هێرش نەکەینە سەریان، ئێمە یەک هەفتە کاتمان پێیانداوە بەڵام ئەوان باشە. کاک مەیسەم وەک ئاماژەت پێکرد ئێران بەڵێنی ئەمەی داوە کە هێرش نەکات و تەنگەی هۆرمۆز بکاتەوە. ئەگەر وایە ئامانجی ئێران لە دروستکردنی ئەم قەیرانە چییە؟ یعنی ئەیەوێت چی پەیامێک بگەێنێت بە ڕۆژاوا و ئەمریکا؟ ئەیەوێ خاڵێکی سیاسی زیاتر وەرگێ یان پەیامێکی دیکەی هەیە؟ ویستم لە درێژەی بابەتەکە ئەوە بڵێم کە لە دوای ئەوەی کە ئەو لێک تێگەیشتنە واژۆ کرا ئێمە بە دوو بابەتمان بینی. یەکێکیان ئەوە بوو کە مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا جێبەجێکەری بوویان سەرپەرشتیاری بوو. ئەویش ئەوە بوو کە لە نێوان ئیسرائیل و لوبناندا لێک تێگەیشتنیان ڕێکەوتنێک واژۆ کرا کە بۆ خۆی مێژووی بووە. زۆرێک لە چاودێران باز لەوە دەکەن کە ئەمە سەرەتای شوونەناوەوەی لوبنانە بۆ پەیمانی ئاشتی ئیبراهیم. ئەمە لێرەدا بووە هۆی ئەوەی کە ئێران هەست بکات کە جبهەی یان بەرەی لوبنانی خەریکە لە دەست دەردەچێت. هاوکات لەگەڵ ئەوەدا مارکۆ ڕۆبیۆ بە سەرپەرشتیاری کۆبوونەوەیەکی کرد لەگەڵ وڵاتانی کەنداودا کە بەیاننامەیەکیاندا دەرەوە. ئەویش ئەوە بوو کە بە سنوورە ئاویەکانی عوماندا دەبێت کەشتەکان تێپەڕن و ئەمریکا ئەم دەست پێشخەریە کرد. ئێران دووبارە هەستی بەوە کرد کە لە باشووری ئێرانیشەوە خەریکە مەترسی بۆ دروست دەبێت. کەواتە هێڵێکی ڕاستەوخۆ هەبوو لە نێوان باشووری لوبنان و باشووری ئێران کە بۆ ئێران خەریکە خراپ تەواو دەبێت هاوکێشەکە و بە زیانی تەواو دەبێت. ئەو سنوورە ئاویە کە دیاریان کردووە بە عوماندا تێپەڕێت ئەگەر ئاسایی بێتەوەتە ببێت بە ئەمری واقع بۆ ئێران وەکو شکستێکی گەورەیە. بۆیە ئێران لە نێوان بژاردەکانی خۆیدا من پێم وایە ئاوا بێت دەکاتەوە سوپای پاسداران. پێی وایە کە سەقامگیربوونی گەروی هۆرموزیان باشووری ئێران بەو جۆرەی کە ئێستا هەیە کەشتیەکان بە سنوورە ئاویەکانی عوماندا تێدەپەڕن بە زیانی ئێرانە. کەواتە ناسەقامگیرکردنی باشووری ئێران و گەروی هۆرمۆز زیاتر بە قازانجی ئێرانە بۆی کە ئەمرێکی واقعە کە ئەمریکا دەیهەوێت دروستی بکات لەگەڵ وڵاتانی وەکو ئێمارات بەحرین و کۆیت سەر نەگرێت و نەچەسپێنرێت. ئەوەیە کە ئێران هێرشەکانی کردووە. ئەگەر چاو لێ بکەیت لە دوای ئەوەی کە ئێران هێرشەکانی کردە سەر ئەو کەشتیانەی کە لە گەروی هۆرموزدا تێدەپەڕن، ئەمریکاش هێرشەکانی زیاتر کردووەتەوە. فاکتەر گۆڕانی کاک مەیسەم هەر لە درێژەی قسەکانی جەنابتان ڕۆعمانیش ڕایگەیان کە بە دوای ئەوانیە پارە لە تەنگەی هۆرمۆز لە کەشتیەکان بگرێ. بەڵام با بڕوەینە سەر ئەوەی کە مادام ئیستا واقعەکە وایە و ئاڵۆزیەکان و گرژیەکان زۆرتر بوون. ئەگەر بێت و دۆخەکەر ئاوا بەردەوام بێت وەک بلومبەرگ ئەمڕۆژ بڵاوی کردەوە
بە شێوەیەک لە شێوەکان هاتوچۆی کەشتەکان لە تەنگەی هۆرمۆز بە تەواوی تقریبان پەکی کەوتووە. ئەگەر دۆخەکەر ئاوا بمێنێتەوە بەڕای ئێوە پێدەچێت ئەمریکا هەنگاو بنێت بۆ کنترۆڵکردنی تەنگەی هۆرمۆز؟ کۆنترۆڵکردنی تەنگەی هۆرمۆز یان کۆنترۆڵکردنی ئەو دوورگانەی ئێران لە باشووری ئێران پێم وایە کە تێچوویەکی زۆری هەیە بۆ ئەمریکا و ئەمریکایەکان بۆ خۆشیان ئاگاداری ئەو بابەتە هەن. بەڵام ئەوەی کە ئەمریکایەکان لەم قۆناغی ئێستادا دەستیان بۆ بردووە ئەو یاریەی کە دەیکەن ئەوەیە کە بردنەسەرەوەی ئاستی هێرشەکان و پەرەپێدانی جوگرافیای هێرشەکان بۆ ورترکردن و استراتێژیکردنی ئامانجەکانە. ئەگەر چاو لێ بکەیت لە دوێنێ و پێرەوە مەودای نێوان هێرشەکان کەم بووەتەوە. ئێستا لە چەند کاتژمێر جارێکە هێرش دەکەن هەر ئێستا کە پێکەوە قساکەین ئەمریکەکان هێرشیان کردووە سەر چابەهار و بوشە کە 4-5 ساعت پێشیش دووبارە هێرشیان کردبوو. هاوکات ئەگەر چاو لە هەڕەشەکانی دۆناڵد ترامپ کەی دۆناڵد ترامپ دەڵێت کە ئێمە دەتوانین پردەکانی ئێران و ژێرخانی وزەی ئێران لە ناو ببین. دوێنێ شەو دوو پردی گرنگی ئێران پردی بەڵام بچووکە کراوەتە ئامانج و هاوکات وێستگەیەکی بچووکی کارەبایی لە چابەهار کراوەتە ئامانجەمە بۆ خۆی پەیامێکە ئەومان پێ دەڵێت کە ئەگەر ئێران بەردەوام بێت لە دروستکردنی مەترسی بۆ کەشتیانەکە هەیە لە گەڕووی هۆرموزدا ئەمریکا ئاستی هێرشەکانی دەباتە سەرەوە قۆناغ بە قۆناغیان کەیجەیی دەیباتە سەرەوە چاوەڕوانی دەکرێت کە زیاتریش جوگرافیاکە زیاتر بێ لەبەرەوەی کە لە دوێنێەوە ئەو ناوچانەکە زیاتر بووە. کاک مەیسەم ئەگەر بە خێرایی زۆر پێمان بڵێ زۆر بە کورتی پێم بڵیت وەکو دوایین پرسیار دەمەوێت بپرسم ئێران تا چه ڕادەیەک ئەتوانێت توانای بەردەوامی هەبێ لە دروستکردنی ئەم قەیرانانە و ئەم ڕوبەڕووبوونانە؟ ئەگەر بابەتەکە دروستکردنی مەترسی بێ ئێران تەنانەت لە تارانیشەوە دەتوانێت کە گەڕووی هۆرموز سەقامگیریەکەی لە ناو بباتەوە چەندانە موشک ئاراستی گەڕووی هۆرموز بکات. ئەو کەشتیگە لە کاتێکە بێتە ڕێڕەوی بازرگانی ئەبێ 100% ئاسایشی تێدا بێت ئەو کۆمپانیە گەورە کەشتیڕانیانە مەترسیان بۆ دروست نەکرێەوە ئەتمینانی ئەوەیان هەبێت کە کەشتەکانیان بەبێ هیچ کێشەیەک تێ ئەپەڕێ. ئێران دەتوانێت تەنانەت لە تارانیەوە مەترسیە دروستکە. بابەتەکەی لێرەدا ئەوەیە کە بردنەسەرەوەی تێچوو بۆ ئێران دۆناڵد ترامپ وا بیر دەکاتەوە لە ئێستادا و تیمی دۆناڵد ترامپ کە ئەگەر بڕیارە ئێران مەترسیەکان دروست بکە دەبێت ئێمە ئاستی هێرشەکانمان ئەوەندە لەسەرەوە بێ زیانەکان ئەوەندە لەسەرەوە بێ کە ئێران پاشەکشە بکات لەوەی کە مەترسی دروست بکات. بەڵێ زۆر سپاس مەیسەم مرادی شارەزای پەیوەندی نێودەوڵەتەکان کە لە دانمارکەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ ئامادەبوونت.